ئەلوێ ئێشتا نەکراوەتەوە تۆ بێی پارە لە خەڵک وەرگری ئەمە ناوێنی چی ئەمە جگە لە سەرانە هیچ شتێکی کردنیە. ئێشتا ئەلوێ تازەکەی پێنجوێن نەکراوەتەوە، بەڵام هەر لەم هەفتەیە دوو جار گربوونەوە دژی ئەو ئەلوەیە کراوە. یەکەمیان لە بەرامبەرەوە بووە کە ئەو کەپرانە ئەبێ لابرێن. دووەمنیشان ئەمڕۆیە کە ئەڵەن شەوی ڕابردوو بە قسەی جوتیاران لە بەرامبەر بردنەدەرەوەی بەرهەمەکەیان پارەیان لێوەرگیراوە. من بۆ قسە و زانیار زیاتر ئەچمە لای بەڕێز بەختیار قادر سەرۆکی ئەنجومەنی جوتیارانە. کاک بەختیار سڵاو لێبێ پێمان بڵێ گرفتان چییە؟ ئێوە پارەی زیاتان لێوەرگیراوە؟ نەخێر لە ڕاستیە ئەلوێ کراوەتەوە، ئەلوە لە ڕێوە بەرهێنانەوە دیارە ئێمە کێشەمان لەسەرەوە نییە، دایم حەزمان بەوەیە کە شتی یاسایی بکرێت، شتی ڕێکخراو بکرێت لە بەرەوەی مستەردێردین و هەتوانین شتێکی جوان پێشکەشکەین. بەڵام بەداخەوە ئێشتا ئەلوەکە تەواو نەبووە، افتیداحەکەی نەکراوەتەوە، دوێشە و سەیترێکیان داناوە لەم گومرکەی کە لە پشتمانەوەیە هەر سیارەیەک داوای 80,000 100,000 بۆ 150,000 دیناریان لێ ئەو پارە بۆ چییە؟ وەڵا بۆ خۆیان وەکو سەرانەیەک ئەگین ئەگەر ئەلوەت هەیە هەر بەرهەمێ داغڵی ئەلوەکە بوو مافی خۆی تویش عمولەی خۆی وەرگرێ، بەڵام بەرهەمێک داغڵی ئەلوەکەت نەبووە، ئەلوێ ئێشتا نەکراوەتەوە تۆ بێی پارە لە خەڵک وەرگری ئەمە ناوێنی چی ئەمە جگە لە سەرانە هیچ شتێکی کردنیە. داواکارتان چییە و ئەو کابینێ ماوە کە پارەکەی وەرەگرت؟ لە ڕاستیە دوێشە و لایان بردبوون برانی ئاسایش و قایمقامێت پێیان لا بردبوون، بەڵام من لە ئەمە وتەی جوتیارێکە ئیگوازمەوە بە بەڕێسان و دوێتی سبەی شەویش دێینەوە ئێمە وەسڵمان پێ و پارە وەرەگرین، ئێمەش ناڕازین غەیری ئەوەی کە بەرهەمەکانمان داغڵیە و ئەلوە ببێت لەو ئەلوە ساغ بێتەوە ئەوە مافی خۆیەتی ئەمولەی خۆی وەربگرێ، بەڵام بەغێری ئەوە لە هیچ کەسی قبول ناکەین 1 دینار لە خەڵک وەربگرێ. دەست خۆش بە کاک بەختیار زۆر سپاس دەکەم. بەڵێ وەکو کاک بەختیار سەرۆکی ئەنجومەنی جوتیاران باسی کرد ئەو پارەیە کە وەرئەگیرە نازانرێ هیچ چییە، ئەوەی هەیە کە ئەلوە تازەکە وەرێگرێ. جا من ئێسامێ بچمە لای جوتیارێکی گەورەیە لە پێنجوێنە، بەشێکی زۆری بەرهەمەکانیشی ئەنێرێتە دەرەوەی پێنجوێن، هەر خۆی لەناو پێنجوێنە نایفرۆشێ. کاک ئارام سڵاو لێبێت. جەنابەت وەکو جوتیارێک لە پێنجوێنە بەشێکی زۆری بەرهەمەکان دەبێتە دەرەوەی پێنجوێن، ئەو بڕیارێکە پارەتان لێوەرەگیرێت چەنە زیانتان بەرەکەوێتەوە؟ وەڵاهی زیان چییە؟ تۆ جوتیار ڕستەکەی خۆی لە خۆیان ساغ نابێتەوە، ئەمانە بەس دانیشتوون سێریەوەگەن چۆن پارە پیاکەن، ئەمانە تەماتە ئەچێتە 400 دینار ئێران لە ئێرانەوە قاچاقیێنن، ئەمانە پیاز پارەیەکە هێنن، تەماتە پارەیەکە هێنن، شووتی پارەیەکە هێنن، ئیش و کاریان ئەمانە بەسەوانەیە. جا لەبەرەوەی ئێمە جوتیارانمان ئاگادار کردووە تومانە هەر کەس پارە بایترەوە لە ئێمە نییە باڵێ پارە بۆ چی بم، یعنی حەقی چی لامە بێمەوە، چ حەقێکی لامە؟ من شەو ڕۆژ ناخەوم ئەو لیا بە لە بەرسپلی دەگا دانیشتۆ لەسەر خوێنی خەڵک چی بۆ خەڵک کردووە، چ شتێکی بۆ جوتیار کردووە تا منی سەباجەکەی بمەوە.